بەڕێز قۆنسوڵی وڵاتی کۆریای باشوور، بەڕێزان لە ڕێکخراوی یونیسف، ئامادەبوانی ئازیز، میوانانی خۆشەویست و کاتتان باش. خۆشحاڵ و شادومانی کەەوە ئەمڕۆ لە مەراسیمی کردنەوەی قوتابخانەیەک بە ناوی بەیەکەوە ژیان لە سنووری ناحیە قوشتەپە سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی دەشتی هەولێر بەشداریمان لەگەڵدا دەکەن. دەتوانین بڵێن نەوکردنەوەی قوتابخانە لە سنوورە ضرورەتێکە بۆ ئەوەی منداڵانی ئەو دەڤەرە قوتابیانی ئەو دەڤەرە لە خوێندن بێبەش نەبن و بە سەرجەم پێکاتەکانیەوە بەشداری بکەن لە لەو قوتابخانەیە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی دەشتی هەولێر زۆر سوپاسی هەموو ئەو لایەنان دەکەین کە بەشدار بوون لەکردنەوە و دروستکردنی ئەو قوتابخانەیە بۆ ئەوەی منداڵان و قوتابیان لەو سنوورە لە خوێندن بێبەش نەبن. دووبارە ملایەکتان بەخێر بن بەسەر چار و بەسەر چاوان. جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، تکایە لوتف بفەرمونون بە پێشکەشکردنی وتەیەکتان. بەڕێز پارێزگاری هەولێر، بەڕێز کۆنسوڵی کۆماری کۆریا لە هەرێمی کوردستان، بەڕێوەبەری یونیسف، ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش. خۆشحاڵین ئەمڕۆ لێرە لە قوشتەپە قوتابخانەیەکی 12 پۆلی ئەکرێتەوە بۆ خزمەتی قوتابیان بە هاوکاری دەوڵەتی کۆریا و بە کۆمەکی دەوڵەتی کۆریا و بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوی یونیسێفا کە جێگەی خۆشحاڵیە. کۆماری کۆریا لە ڕێگەی ئاژانسە تایبەتمەندەکانیەوە ڕۆڵێکی گرنگی بینیوە، بە تایبەتی لە دوای ساڵی 2023 لە گەشەپێدان بە ژێرخانی پەروەردەیی لە هەرێمی کوردستانە و چەندین کۆمەڵگەی پەروەردەیی و قوتابخانەی دروست کردو و پێشکەشی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە لە ڕابردوو و پرۆژەکانیشان لە ئێستا بەردەوامن. ئەمە ژێشێکە لەو پرۆژانەی کە ئەوان لێرە لە نزیک کەمپی ئاوارەکانی قوشتەپە دروستیان کردووە بۆ ئەوەی کە هەم قوتابیانی خانەخوێ هەم قوتابیانی ئاوارە پێکەوە بتوانن سوودی لێوەگرن. دووبارە سپاس بۆ کۆیکا، سپاس بۆ بەڕێز قۆنسوڵی گشتی کۆریا لە هەرێمی کوردستان، سپاس بۆ ڕێکخراوی یونیسف بۆ ئامادەبوونتان بۆ هاوکاریتان. دەست هەموو لایەک خۆش بن. بەناوی خۆی گەورە و مێرەبان، زۆر بەڕێز دکتۆر ئالان ئەحمەد سەعید، وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز قۆنسڵی وڵاتی کۆریا، بەڕێز کاک قادر قەچاخ، بەڕێز بەڕێوەبەری یونیسف، ئامادەبوانی بەڕێز، هەموو لایەکتان بەخێر بێن و ڕۆژتان باش. ئەوڕۆ زۆر خۆشحاڵین لە ناحیەی قوشتەپە لە سنووری قەزای دەشتی هەولێر ئەو قوتابخانەیە بەو ناوە گەورەیە بەیەکەوە ژیان دەکرێتەوە کە سوپاس لە بۆ حکوومەتی کۆریا و لە ڕێگای قوسڵخانەی کۆریا، سوپاس بۆ گەل و حکوومەتی کۆریا کە لەوەتەی لە ساڵی 2005ەوە لە هەرێمی کوردستانن لەژێر ئەو دروشمەی ئێمە دۆستی ئێوەین، هەموو کارەکانیان بەو ئاراستەیە بەو هەنگاوە بووە. فعلەن ئێوە دۆستی ئێمەن و ئێمەش ئەو دۆستایەتیە و ئەو هاوکاری پشتیوانیانەتان بە ناوی حکوومەت و خەڵکی کوردستان قەت لەبیری ناکەین و هەمیشە بە قەدرەوە تێی دەڕوانین. کردنەوەی ئەو قوتابخانەیە کە لەسەر ڕووبەری 2400 مەتر دووجایە زەویەکەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بۆ دابین کراوە و بە گوژمەی 300,000 دۆلارە کە نزیکەی 900 قوتابی تێدا سوودمەند دەبن، چ لە خانەخوێ چ لە قوتابیانی ئەو کەمپە بەشێکی گرنگ دەبی لەو خزمەتانەی کە لەو سنوورەدا پێشکەش دەکرێتن. ئێمە جارێکی دیکە تاکید لەسەر ئەو پرەنسیپانە دەکەینەوە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاکیدی لەسەر دەکاتەوە لە بابەتی کەمپەکان و خزمەت گوزاری کەمپەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دامەزراوەکانی ڕاستپاردووە خزمەتیان پێشکەش بکرێەوە. بەداخەوە لەو بڕیارە سیاسی حکوومەتی عێراقی ئێستا خزمەت گوزاریەکانی کەمپەکان ئاستەکەی دابەزیوە و ئاژانسەکانی UN، وڵاتانی کۆمەکبەخش، ڕێکخراوەکانی نێودەوڵەتی هاوکاری و کۆمەکەکانیان کەم کردوتەوە. باری ئێمە لە حکوومەت قوڕستر بۆ، بەڵام دڵنیایی بۆ ئازیزانە دەدەین ئێمە ناچینە ژێر ئەو بارە و بە هیچ جۆرێک لەگەڵ ئەو بڕیارە سیاسیە دانین و گەڕانەوەی هیچ یەکێک لە ئاوەرە و پەنابەرەکان لە ئەجێندا و بەرنامەی حکوومەت دانیە بە زۆرم لێ بە کاتێک کە ئەو هۆکارانەی بوونە هۆی ئاوارەبوون و پەناهەندەبوونی ئەو خەڵکە هۆکارەکان چارەسەر بوو، خەڵک بە ئارەزوومەندانە گەڕاوە. ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان چی پێویست بێ و ئاسانکاری پێشکەش دەکا. ئێمە دووبارە سوپاس لە بۆ حکوومەتی کۆریا
لە سوپاس لە بۆ یونیسف بە دروستکردنی ئەو قوتابخانەیە کە ئەمڕۆ لە ژێر چاودێری بەڕێز جەنابی وەزیر دەکرێتەوە بە ئومێدی ئەوەی لە وەرزی یان لە ساڵی داهاتووی خوێندن خزمەتێکی باشی قوتابیانی ئەو ناوچەیە بکا و سوپاس لە بۆ ملایەکتان. Your Excellency Alan Hamad Saeed, Minister of Education of Kurdistan Regional Government of Iraq, and Mr. Ahmed Hoshino, Governor of Erbil, and Mr. Majo Yan, Chief of Field Operation of UNICEF, distinguished guests, ladies and gentlemen. I am very pleased and honored to co-host together with UNICEF today's opening ceremony of Coexistence Basic School. برز جنابی وزیری پەرۆدە بەرز پارێزگاری هەولێر بەرز نوێنەری یونیسف زۆر خۆشحاڵ و شەرەفمەندم کە ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی یونیسف میوانداریکردنەوەی قوتابخانەیەکی بنەڕەتی بەناوی پێکەوەژیان دەکەینەوە لە ناحیەی قوشتەپە. The construction of this school was realized with the financing from the government of the Republic of Korea and with the supervision of UNICEF. But this project could not be implemented without provision of land and close cooperation of the Ministry of Education and the Governorate of Erbil. So my special thanks go to Your Excellency Minister of Education and Governor of Erbil. ئەم قوتابخانەیە بە پاڵپشی دارایی حکوومەتی کۆماری کۆریا بە سەرپەرشتی یونیسف بنیازنراوە بەڵام ئەم پرۆژەیە بەبێ دابینکردنی زەوی لەلایەن وەزارەتی پەروەردە و هەماهەنگی نزیکی پارێزگاری هەولێر نەدەتوانێت جێبەجێ بکرێت بۆیە سوپاسی تایبەتم بۆ جەنابی وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر دفاع دەکەم. Ladies and gentlemen, we Korean people understand very well the important role of education sector by our experiences through recent history. We place the great importance on human resources, and by providing young generation with relevant education, we could achieve quick socio-economic development, and now we have many competitive players in the global arena. بەرەزان ئێمە کۆریەکان بە زوومان لە مێژووی ئەم دوایانە زۆر باش لە ڕۆڵە گرنگەکانی کەرتی پەروەردە تێدەگەین. ئێمە گرنگیەکی زۆرماندا بە سەرچاوەبڕوویەکان و دابینکردنی پەروەردەی پەیوەندیدار بە نەوەی نوێ. توانیمان گەشتسەردنی خێرای ئابووری کۆمەڵایەتی بەدەستبێنین و ئێستاش لە گروپانی جیهاندا لە کێبڕکێدەنێ. In this respect, the governments of the Republic of Korea, mostly through KOICA, continued to construct schools in the Kurdistan region of Iraq, including 4 compound schools, one in each province, enabling children to finish all curriculum from kindergarten to high school in one place. لەمڕۆ حکوومەتی کۆرا لە ڕێگەی ڕێکخراوی کۆیکا بەردەوام بوو لە دروستکردنی قوتابخانە لە هەرێمی کوردستان لە نێوانیاندا 4 کۆمەلگای پەروەردەی لە هەر پارێزگای بەمەش قوتابیان دەتوانن هەموو پرۆگرامی خوێندن لە باخچەی ساوانەوە تا ئامادەی لە شوێن تا تەواو بکەن. Coexistence Basic School, which is opening today, is another token of our support to the education sector of KRI. In addition, this school has a special meaning in that the children of refugees can study together with the children of host community. I sincerely wish that this school will contribute to the integration of the children of refugees and the children of host community by providing the education of best quality. قوتابخانەی پێگەوژانی بنەڕەتی کە ئەمڕۆ دەکرێتەوە یەکێکی ترە لە هێمە پشتگیریەکانی ئێمە بۆ کردی پەروەردەی هەرێمی کوردستان. جگە لەوەش ئەم قوتابخانەی مانای تایبەتی هەیە لەوەی کە منداڵانی پەنابەران دەتوان لەگەڵ منداڵانی خانەخوێ پێکەوە بخوێنن. لە دڵەوە ئەوە دەخوازم ئەم قوتابخانەیە بەشدار بێت لە ئاوێتەکردنی منداڵانی پەنابەر و خانەخوێ لە سیستەمی کۆمەڵایەتی و ئەکادیمی هەرێمی کوردستان بەدەستەبەکردنی باشترین کوالیتی پەروەردەکردن. Ladies and gentlemen, the year of 2024 will mark the 20th anniversary of the dispatch of the Korean Jaitun Division to the Kurdistan region of Iraq. We remember that Jaitun Division constructed and run many schools during its presence in Erbil from 2004 to 2008. Keeping this spirit in mind, we will continue to increase our level of cooperation in the education sector, in particular by focusing on the integration of the children of the refugees into the regular education system of KRI. بەرەزان ساڵی 2024 یادی ساڵی هاتنی تیپی زەیتون دەکەینەوە بۆ هەرێمی کوردستان.
وەک دەزانن کە تیپی زەیتون لەماوەی مانەمان لە ساڵانی 2004 بۆ 2008 چەندین قوتابخانەیان دروست کردووە. بەم ڕۆحێتەوە بەردەوام دەبین لە زیادکردنی هەمانگیەکانمان لە کەرتی پەروەردە بەتایبەتی جەختونە سەر سیستەمی تێکەڵکردنی منداڵانی پەنابەر لەگەڵ سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان. Taking this opportunity, I would like to reiterate our commitment to further cooperation with the friends in Kurdistan region under the spirit of Emma Dosti Eveyin, Jor Spas. لەم دەرفەتەدا پامەتبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ هەمانگی زیاتر لەگەڵ دۆستانمان لە هەرێمی کوردستان. ئێمە دۆستی ئێوەین. زۆر سپاس. Your Excellency, Minister of Education, Alan Hamad Saeed, Excellency, Governor of Erbil, Omed Koshnau, Your Excellency, the Korean General Consul, Cho Ki-jong, colleagues, Bashar Koshnau, Director General of Education, Erbil, colleagues and friends, and ladies and gentlemen, good morning. I would like to start by congratulating the Ministry of Education for the opening ceremony of this 12-classroom school facility. The new school, funded with the generous contribution of the government of Korea, is the first support to the Ministry of Education to implement the refugee education integration policy that was launched by the Ministry of Education on July 19, 2022. زۆر بەڕێز کاک ئالان محەممەد سعید وەزیری پەروەردە، زۆر بەڕێز مامۆستا ئومێد کۆشناو پارێزگاری هەولێر و هەروەها قۆنسوڵی گشتی کۆریا و هەروەها بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر مامۆستا بەشدار و هەموو بەڕێزانەی کە ئامادەبوونە لێرە ئەو کاتتان باش. ئێمە خۆشحاڵین بەکردنەوەی قوتابخانەیەکی 12 پۆلی بە هاوکاری وڵاتی کۆریا و بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەو قوتابخانە بنیادنراوە بۆ قوتابیانی خۆمان و هەروەها پەنابەرانی سووری لەو دەڤەرە و هەروەها ئەو قوتابخانەیە یەکەم هاوکاریە بۆ وەزارەتی پەروەردە بۆ جێبەجێکردنی سیاسەتی تێکەڵکردنی پەنابەرانی سووری لەگەڵ منداڵانی خانەخوێ. There are around 260,000 Syrian refugees in Iraq, and around 30% of the total refugee population are children aged 5 to 17. لە کوردستان 206,000 پەنابەری سووری هەن تاکو ئێستا، لەو 206,000 سەتاسیان منداڵی تەمەنی قوتابخانەن. Almost 2/3 of the Syrian refugees do not live in camps. دوو لە سەسەی پەنابەرانی سووری لە کۆمەلگای خانەخوێن واتە لە ناو کەمپەکان نین، یەک لە سەسەیان لە ناو کەمپەکانە. The registration shows that 34,000 Syrian refugee children go to school, and unfortunately this means almost half the children are out of school, and most of them are residing in host community areas. ئامارەکانی وەزارەتی پەروەردە سیستەمی پەروەردە نیشانی ئەوە دەدا کە 34,000 پەنابەری سووری لە قوتابخانەکانی هەرێمی کوردستانن. ئەمە بە بەراورد بە ئاماری منداڵان نیشانی ئەوە دەدا کەەوە نزیکەی نیوەی منداڵانی پەنابەری سووری لە دەرەوەی قوتابخانەن و ڕێژەی زۆری ئەوانە لە کۆمەلگای خانەخوێن. And this shows why it's so important to construct schools like this. ئەمەش ئەوە نیشان دەدا بۆچی ئەو قوتابخانەیە لە کۆمەلگای خانەخوێ دروست کراوە. And we hope that this school will drive change to bring the community together. هیوادارین ئەو قوتابخانەیە بتوانێت هەموو منداڵانی ئەو دەڤەرە چ پەنابەری سووری چ منداڵانی خۆمان بەیەکەوە ببەستێتەوە و گرێیان بدات. I would like to extend special thanks to the government of Korea for funding this, but also for funding more broadly the integration policy
for refugee children. دەمەوێت سوپاسێکی گەرمی حکوومەتی کۆریا بکەم بۆ ئەو هاوکاریە کە پێشکەشیان کرد نەک تەنها بۆ دروستکردنی ئەو قوتابخانە بەڵکو یارمەتیدانی پرۆسەی تێکەڵکردنی بەنابەرانی سووری بە شێوەیەکی گشتی. And I would like to thank the Minister of Education for lending his strong support to this policy. و هەروەها دەمەوێت پیرۆزبایی لە وەزارەتی پەروەردە بکەم و دەستخۆشیان لێ بکەم لەو هەنگاوە گرنگەی کە نایەن بۆ تێکەڵکردنەوەی پەنابەرانی سووری لەگەڵ منداڵانی خانەخوێ. As I said at the launch of the policy, the integration policy is really a global benchmark for good practice, and I would like to thank the Minister of Education as well as the government of Korea for really supporting this forward-looking policy. وهروها دەمەوێت ئەو بڵێم تێکەڵکردن سیاسەتی تێکەڵکردن بەردی بناغی بەرەو پێشچوونە و ئێمە تاکیدی لێ دەکەینەوە و هاوکاریشی دەکەین. Finally, I would like to assure everyone that we will do our utmost and give our attention to ensuring that this school becomes truly an integrated school and a good example of the broader policy. We know that you will be watching the progress right here, and we will hope to not disappoint you. Thank you very much. لە کۆتاییدا دەمەوێت زەخت لەوە بکەمەوە کە ئێمە هەموو هەوڵی خۆمان تەرخان دەکەین بەوە ئەوەی ئەو قوتابخانەیە ببتێت نمونەی تێکەڵکردن و لێرەوە سوپاستان دەکەم و بەردەوام دەبین لە هاوکاریەکانمان. سوپاس. Thank you. بەڕێز کۆنسوڵی کۆریا لە هەرێمی کوردستان سوپاس بۆ ڕێکخراوی یونیسێف ئەمڕۆ لێرە لە قوشتەپە قوتابخانەیەکمان لە چوارچێوەی پشتگیری سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەرانی سووری لەگەڵ قوتابیانی خانەخوێ لە قوشتەپە کردوێتەوە. ئەم قوتابخانەیە لە سەر ئەرکی کۆماری کۆریا و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی یونیسێف ئەم قوتابخانەیە دروست کراوە کە قوتابخانەیەکی دوانزە پۆلیە و تێچوەکەی زیاتر لە 300,000 دۆلارە. کۆریەکان ئەو پامەی کە هەیەە کە دۆستی ئێمەن بە فیعلی دۆستی ئێمەن و گرنجیشی زۆریان داوە بە کەرتی پەروەردە و هاوکارێکی باشی کەرتی پەروەردە بوون لە هەرێمی کوردستان بە دروستکردنی چەندین کۆمەڵگەی پەروەردەی و یونیسێفی ژێچێک بۆ لەو ڕێکخراوانەی چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان و چ لەسەر ئاسی عراقیش پرۆژەی باشی پێشکەش کردووە بۆ پشتگیریکردن و بەردەوامبوونی چالاکیە پەروەردەیەکان بە مەبەستی خزمەتکردنی منداڵان. ئێمە سوپاسی ڕێکخراوی یونیسێفی شەکەین دەستی هەموو لە چیان خۆش بێ و زۆر زۆر سوپاس. ئەو ڕۆژەش ئیعلانی مەشروعێکمان کرد کە 2 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی بۆ نۆژەنکردنەوەی 200 قوتابخانە کە لەم هاوینە و 200 قوتابخانەیە کاری لەسەرەکرێ. ئێستا پرۆژەکە دەستی پێکردو چەند قوتابخانەیەک بۆ گیراون و بە فعلی کاری نۆژەنکردنەوەیان لەسەر ئەنجامەدرێت. بۆ مامۆستایانی وانەبێژ ئێمە ڕێکار دەرەکەین بۆ ڕێخستنەوەی کاروباری دانان و دانانەوەی مامۆستایانی وانەبێژ یعنی دانانەوەی ئەو مامۆستایانی کە لە ئێستا وانەبێژ بوون و دانانی مامۆستای وانەبێژی نوێ لە هەردوو حاڵەتەکە لە حاڵەتی پێویستیاوێ و پرۆژی خۆشمان پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردو لەو بارەوە. بۆ مساڵی خوێندن چاوەڕێ دەکەن چەند قوتابی هەبێت و پێشوازیکردن بە قوتابیان چۆن دەبێت و پێویستان بە مامۆستای نوێ نابێت بۆ دامەزراندن و پرۆسەکە چۆن دەست پێ دەکات. هەمیشە کەرتی پەروەردە پێویستی بە مامۆستایە چونکە پۆل جیاوازە لە ناو دایرە بەڵام ئەوەی کە گرنگە ڕێخستنەوەی میلاکیشە زیاتر دابەشکردنی بە شەوانەکانە بە جۆرێک کە دادپەروەری تیاابێت لە نێوان مامۆستایانە ئەو هەنگاوانەمان گرتوۆتە بەر و تۆمارکردنیش پرۆسی تۆمارکردن هێشتا بەردەوامە هەتا ڕۆژی 4/8 دەمەوێت شتێک جیاب بکەمەوە لەیەک بۆیە خەڵک بە هەڵە ئەم پەیامی پێگەشتووە تۆمارکردن بە قۆناغی 1 بنەڕەتی بە قۆناغی 7 بنەڕەتی ئەوانی کە لە 6 دەرەچن
لە قوتابخانەکان پۆلی حەوت نیە ئەچنە قوتابخانەیەکی خۆیان تۆمارەکەن ئەوانەی لە پۆلی نۆ دەرەچن ئەچنە قوتابخانەیەکی دیکە قوتابخانەکان پۆلی دەیتیانە بۆ ئەوانەیە ئەم مۆعیدەی تا 4/8 بەڵام گواستنەوەی قوتابیەک لە نێوان قوتابخانەیە بۆ قوتابخانەیەکی دیکە بە جوێرەی ڕێنمایە بەرکارەکان کراوەیە هەر ئەبێت و لە ناو پرۆسی خوێندنیشە ئەم بابەتە هەر هەیە بەڵام ئەوەی کە گرنگە تەوەقعات وایە دائیمەن ساڵانە نزیک بە 150,000 قوتابی لە پۆلی یەکی بنەڕەتە بن کەمتر لەو ژمارەیە هەندێک جار شتێک زیاتر لەو ژمارەیە بەڵام ئەوە بە تەواوەتی لەگەڵ دەستپێکردنی پرۆسی خوێندن و داخلکردنی داتاکان لە سیستمی پەروەردە دەرەکەوێت ماوەستا بەشێک لە قوتابیانی پۆلی 12 ئێرە قسە سەرواکەن کە پرۆسی سعدانی خانەکان یارگرفت تێکەوتووە ئەمە فەرمی باسکراوەتەوە پرسیارەکەمە زۆر جار ڕاست بوو بەڵام یعنی هەموو قوتابیەک مافیەوەی هەبووە کە پەڵب لە هەر نەتیجەیەک وەربگرێت کە بۆی هاتووتەوە و بە دڵنیاییش پەڵپەکان هەمووی سەیرەکرێتەوە لەیان لیژنەی باڵای ئەزمونونەکانەوە سەحکردنی و پرۆسەیە سەحکردنیشی دەستی نیە دیجیتاڵیە ئەگەر گرفتێک لەوە هەبێ مەسەرەن لە شوێنێک لە قاعەی چەند قاعەیەکی امتحانی گروپی بینی پرسیار و سۆما بەسەن جیاواز بووبێت ئەوە هەمان شتە بەڵام لەواچێ نەتیجەکەی بە جۆرێشکە لە لای قوتابیە کەوتوێتەوە بەڵام بەڕێبەراتی گشتی ئەزمونونەکان ڕێنوێنیانەکە پیان دەڵێت کە چ گروپێکی و پرسیارەی وارە توان سەیریکەن و هەر گرفتێکیش هەبێ دەتوانن لە ڕێگەی ئەتراز و چارەسەریکەن خۆی ئەمە سیستەمی ئیپەروەردە جیاوازە لە سیاسەتی تێکەڵکردن وەزارەتی پەروەردە خاوەنی گەورەترین سیستەمی دیجیتاڵی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە داتای هەموو مامۆستایانمان هەیە داتای هەموو فەرمانبەرانمان هەیە داتای هەموو قوتابیانیشمان هەیە کاڵم داتانی تەواوی مشەخەسات ئەمە نزیکەی 2 ملیۆن ئینسانەکە لەناو ئەم قوتابخانەیە بۆ نمونە سپلیتێک هەبێ ئەم سپلیتە تۆمارەکرێ واتە هەموو کۆگامان کردوتە دیجیتاڵی هەموو میلاکاتمان دیجیتاڵیە هەموو مامۆسایە کۆدی خۆی هەیە ئەمە سیستەمێکی متەکاملە توانیمانە سەر پێی بخین و ئێستا کاری پێەکەین گواستنەوەی قوتابیەک لە قوتابخانەیە بۆ قوتابخانەیەشکە جاران زۆری ویست ئێستا دوو بەڕێوەبەر لەناو خۆیانە لە ڕێگەی سیستەمەکەەوە موافقەتەکەن یا موافقەت ناکەم قوتابیەکە ئاجۆزرێتەوە جا لە پارێزگایەک بێ لە شارێک بێ لە قوتابخانەیە بۆ قوتابخانەیەکی دیکە بێت ئەو سیستەمە کاری وەزارەتی پەروەردەی لەسەر زۆر ڕۆ ئاسانکردو و شەفافەتیشی واسەوە بەڵام بابەتیشی دیکە بابەتی سیاسەتی تێکەڵکردنە ئێمە لە گەڵ هاوبەشەکانمان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سیاسەتی تێکەڵکردن ئینتگریشن پۆلیسی جێبەجێکرا بۆ قوتابیانەی کە خەڵکی سووریان بەڵام لە هەرێمی کوردستان نیشتەجێن ئەوانیش دوو جۆرن جۆرەیان لە ناو کەمپەکانن جۆرەیان لە دەرەوەی کەمپەکانن ئەو قوتابیانە دەتوانن بە گوێرەی ئەو ڕێنمایانی کە ئێمە دەرمان کردووە لە قوتابخانە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان خۆیان تۆمار واتە قوتابیە کە خەڵکی گەڕ مەسەرەن هەولێرە لە گەڕەکی بەختیاری دانیشێ دەتوانێت لە قوتابخانەیەکی کۆڵانەکەی خۆی تۆمارکە قوتابیەکی سووریش دەتوانێت لەوێ خۆی تۆمار ئەو قوتابیە کوردیانەی کە با بڵێن سووریان و هاتوونەتە هەرێمی کوردستانە ئەم سیاسەتی تێکەڵکردنە پێداویستی هەیە پێداویستیەکانمان لەگەڵ ڕێکخراوەکان خستۆتە ڕوو بە هەموو لایەکمان هەماهەنگە بین بۆ بزانین تەجروبەکەین وەزارەتی پەروەردە ڕێنمایی دەرکردووە قۆناغی یەکەم و دووەم و سێهەم عفو پۆلی یەکەم و دووەم و سێم وابزان پۆلی چوارەمیشی تایە ئەوانە لە سەرەتا دەست پێەکەین پاشان دەچین بۆ بابەتیشی دیکە بۆ پۆلەکانی پرسیارت کرد ڕوودا و بە ئەوانیش پرسیارکرد لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان قسە لە سەرۆکەکە گزیکرێ ینی باز لەوە کرا کە چەند ڕێوەیە ئینتەرنێت داخراوە لە ڕێگەی نامەی مۆبایلەوە پرسیارەکانی دراوەتە دەرەوەسی لە فرۆشتەوە قسەتان چی ینی هەرچەندە ڕووکردنەوەی شتاندان واللهی من ڕوونکردنەوە نەداوە لیژنەی باڵای ئەزمونەکان ڕوونکردنەوەی داوە سیغەی پرسیارەکەی جەنابیشت هەڵەیە لە دوای امتحانەکان نا ئێمە لە دوای نەتایجەکان نا ئێمە لە پرێس کۆنفرانسا قسەی خۆمان ئەو کاکەی کە لە کەناڵەکەی ئێوە باسی کرد هەر ئەو کاکەیە خۆی دوای دەدەقە بۆ خۆی چوو لێدوانێکی دیکەی داوتی ئەوەی کە من باسێکم لە زمانی و حاڵەتانەیە کە وەزارەتی پەروەردە گرتوێتی هەر لە کەناڵەکەی ئێوەوە ئەو لێدوانەی دا و پاشتر بۆ خۆی ڕوونکردنەوەیکی دا بە 5-6 پارچە نازام دای بەزاندە بوو کە دەڵێ ئەوەی کە من باسێکم لە زمانی و حاڵەتانەیە کە وەزارەتی پەروەردە گرتوێتی ئیتر نازانم چ پێویست بوو ئەو لێدوانە بدا
و چ پێویستیش بۆ ڕوونکردنەوەی بدا چ پێویستیش بۆ ڕوونکردنەوەی بدا بە هەر حاڵ من ناسمە ناو تەفاسیلی بە دیار ڕێکپێت دەڵم لێدوانێکی دا و بە خۆشی ڕوونکردنەوەیدا نقطە سەری دە ئەمە یەک دوو دەمێ هەندێک شت تۆزێک بە ڕوونی باسکەم جا لەو لێدوانە بەڵام بۆی کە بیزانین ئەمە یەکەم شت ئەو شەوەی کە پرس کۆنفرانسمان کرد ئێمە وتمان 111 حاڵەتمان گرتووە 111 حاڵەتی گزی لە ئەمریکا شێ لە هەموو شوێنێکی نیسبە و تەناسوبە ئێمە شەرعێت نادێن بە گزی دوو جۆرە جۆرێکیان دەتوانی چارەسەرکردنی گزی دوو جۆرە جۆرێکیان ئەوەیە کە بەم ئیجراعاتانەی کە دەیکەی دەبێت گزی چارەسەرکەی جۆری دووهام کە ئەمە ئەساسیەکەیە دروستکردنی متمانەیە لە لای قوتابی بۆیە بەنانە باتە بەرگزی ئەمە ئەبێ لە باخچەی منداڵانەوە ئەمەی فێرکەی ئەمەی کە هەیە بەرهەمی ئەوەیە کە ئێمە لە 30 ساڵی ڕابردوو وەکو پێویست ئەم متمانەیە لای قوتابی دروست نەکراوە بەم ئیجراعاتانە بەشێکێتی چارەسەرێکی بەڵام قوتابیە کە پەنا باتە بەرگزی گزی لە ئیمتیحاناتی ناو پۆلەکانی قوتابخانەکانی ژێ نەک ئیمتیحاناتی وەزارەتی ئێمە چیمان کردو من حەزەکەم بە پوختی هەندێک شتان پێ بڵم کە ئێمە کردومانە ئەمەی کە باسم کرد خاڵی یەکەم بوو لەناو خاڵی یەکەم ئەمەوە پێ بڵم هەموو پرسیارەکانی ئێمە تەواو سەیفتین تەواو پارێزراون حتا وەکو بەناو قاعەشەکەن ئەمە مهمە لە شوێنانی کە بینیتان شەو ئەسئیلەی ئیمتیحانات بڵاو کراوە کە بەیانی ئیمتیحانە ئێمە شتانەوان نییە ئەسئیلەی ئێمە لە هیچ پارێزگایەک نییە تیمێکی 60 کەسی سەرپەرشتی گواستنەوەی پرسیارەکانی ئێمە سەعات 6:30 بە دواوە ئاگاتە پارێزگاکە ئەی نامە یەکێک لە مۆبایلەکەم بدەیت کاکە نامە یەکێک لە مامۆستاکانت لە یەکێک لە دکتۆرەکانت بۆ نێرم 3-4 ڕۆژ لەوە پێش بۆی ناردم یعنی بۆ ئەوەی کە مطمئن بی پرسیارەکانی ئێمە بە هیچ جۆرێک پێش ئیمتیحانات کەس نەیتوانێت زەفەریان بێ بەرە الحەمدولیلا ئەویش بەهۆی چیەوە بەهۆی کە ئێمە ئیجراعاتی زۆر تونند و تۆڵمان هەیە بەس دانەری پرسیار ئەزانێ پرسیار چی کەس نایزانێت بەس دانەری پرسیار گواستنەوەی پرسیارەکان بە هیمەتی محافزەکان بوو بە هیمەتی دەستگا ئەمنیەکانی پۆلیس و ئاسایش بووە ئەوان هاتوون شەوانە لەگەڵ تیمەکانی ئێمە 60 کەس لەگەڵ مدیر عام لەگەڵ مشریفەکانی کە دیاری کراون لە محافزات و لە ناو وەزارەت هاتوون سوالەکانیان گواستوتەوە بۆ نمونە کە سوالە نێرین بۆ گەرمیان ئێمە ڕۆژە پێشەوە سوالمانە ناردوو بۆ گەرمیان سەعات 2 شەو لاوە لێر دەرچۆ سوال بۆ گەرمیان بۆ نمونە بە محکەمی بەهێزی پۆلیس و ئاسایشەوە بە حزوری مدیر عام یا معاونی مدیر عام و تیمی وەزارەتیش لەگەڵیانە وە لە ناو سیارەی کەپسا قفڵ دراو وە لە ناو سنووقی کەپسا قفڵ دراو قفڵەکەشی لە لای سێ کەس نەبێ کەس ناتوانێت بیکاتەوە سوالی ئێمە ئاوا گەشتوتە محافظە حتا 6:30 بەیانی بەشێکی زۆر لەو برادرانەمان نەخەوتون ڕۆژی 2 ساعت بەس ئێمە نایەنە موردەکاریانە بۆ خەڵکمان باز نەکردو واجبی ئەرچیشی خۆمان بەجێهێناوە الحەمدولیلا کوردستانە بینن چۆنە خەڵکی دیکەشە بینن چۆنە قوتابخانەی پێکەوەژیانی بنەڕەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر لەلایەن بەڕێز دکتۆر ئالان محەممەد سەعید کرایەوە بە ئامادەبوونی بەڕێز پارێزگاری هەولێر ئەم قوتابخانەیە لەلایەن حکوومەتی کۆریا دروستکراوە بە هەماهەنگی و هاوکاری ڕێکخراوی یونیسف بژمەکەی 300,000 دۆلارە ئەم قوتابخانەیە 12 پۆل لە خۆ دەگرێت نزیکەی بە تەقریبی سیستەمی پەروەردە 500 قوتابی تێیدا داوامی فەرمی تێدا دەکات لە ساڵی داهاتووی خوێندن 13 مامۆستای میلاد لە قوتابخانەکەمان داوام دەکات و 4 مامۆستای وانە لێش لە قوتابخانەکەمان داوام دەکات. باشە مامۆستا ئەو قوتابیانەی کە لێرە وەردەگیرن پێش و کرد لە کوێ بەنەقد یان بە گواستنەوە دێنە ئێرە یان هەر وەرگرتن لە پۆلی یەکەوە وەریان دەکەن؟ بەڵێ ئەم قوتابیانی لە قوتابخانەی داوام دەکەن سەرەتا لە بینایەک بوون بەناوی قوتابخانەی کەرکوچی بنەڕەتی لەسەر بڕیاری وەزارەتی پەروەردەی و بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەشتی هەولێر بڕیار دەدا بە گواستنەوەی
ستافی کامل قوتابیان مامۆستایان و فەرمانبەران پاسەوانانی قوتابخانەی کەرکووچی بنەڕەتی بۆ قوتابخانەیە کەوا هەندێک قوتابیان لە پۆلی تازەن ئەوانە بۆ ساڵی خوێندنی 2023 تازە ویلانەگرین بەڵام قوتابیانێکەوە لە پۆلی دوتا و پۆلی شەش هەر قوتابیان و قوتابخانەکەی خۆمانە بۆ ساڵی داهاتوو خوێندن دەوام پۆلی شەژە یان تاکو پۆلی نێردانتیە بەخۆی سیستەمەکە بنەڕەتیە پۆلی یەک تا پۆلی نوێیە بەڵام ئەو ساڵ ئەو کابینەیە تازە کراوەتەوە بە گوێرەی پێشبینیەکان تەنها پۆلیەکە تا پۆلی شەش داوام دەکەن دوای زیادبوونی کابینەکان بڕیار وایە پۆلی هەفت هەشت نوێژ داوامتی دەکەن مامۆستاکانیش بەگواستنەوە ناخاتونە بە قوتابخانە یعنی واتە دێنا قوتابخانە بۆ ساڵی تازە خوێندن نەخێر مامۆستایەکان هەر مامۆستایان قوتابخانەی کەرکووکن کەوا بە ستاف کامل هاتینە ئەم کابینەی داوام چەند دەوامیە وەزەی دەوامیە یەک دەوامیە بڕیار وایە یەک دەوامی تەنها بەیانیانبی ئیدی ناشزانین ئایا گۆڕانکاری بۆ دەداگەنە پابندی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردی بە ڕێگەلاتی گشتی بە ڕێگەلاتی پەروەردی گەشتن دەکەن ئەگەر بڕیار بوون بکرێت دوو دەوام ئەمەشون بە ڕێگەی قوتابخانە پابندی